رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەم 8 ئایاری 2025تان پێشکەش دەکەین. دەوڵەتی داگیرکاری تورک بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر باشووری کوردستان و شەوەی ڕابردوو بردومانی گردەکانی سنووری شارەدەی دێرەلووکی سەر باش شارۆچکی ئامێدی لە پارێزگای دهۆک کرد. لە ئێستادا زیانەکانی بردومانەکە دیار نییە، ئەمە لە کاتێکدا لە یەکی ئادارەوە پەکەکە پابەندبوونی بە بانگوازیەکەی ڕێبەرۆجەلان دەربڕی و ئاگربەستی تاکلایەنەی ڕاگەن. بەڵام هێرشەکانی دەوڵەتی تورک بەردەوام بوون و ڕۆژنیە بردومانی باشووری کوردستان نەکرێت و تا ئێستاش هیچ هەنگاوێک بۆ بانگوازیەکەی ڕێبەرۆجەلان نەنراوە. ئۆپەراسیۆنی سەربازی لە هەرێمی عەلی بوغازی کە لە سێگۆشەی ناوچەکانی پولور و خۆزات و چەشمە گەسکی دەرسیم دەستی پێکردۆ چەند ڕۆژێکە بەردەوامە. با گوێرەی زانیاریەکان ئۆپەراسیۆنە سەربازیەکە چەند ڕۆژێکە دەستی پێکردو و لە ئێستاشدا بەردەوامە و سەربازی زیاتر ڕاوانەی هەرێمەکە دەکرێت. زانراوە کە جاروبار هەرێمەکەش بردومان دەکرێت. لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخموور چالاکی ئێشکگری بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان کە لە 20 تەموزی ساڵی 2023 دەستی پێکردووە لە ڕۆژی 658مینی خۆیدا بەردەوامە. لە 20 تەموزی ساڵی 2023 لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە پێناو ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵاوجەلان چالاکی ئێشکگری ئەنجام دەدرێت و 658 ڕۆژیشە بەردەوامە. شەوی ڕابردوو گروپی 129هەمین دەستیان بە چالاکی ئێشکگری کرد. مەراسمی گۆڕینی ئێشکگری بۆ گروپی 129هەمین لە بارەگای کۆمیتەی خانەوادەی شەهیدانی مەخموور باخولەکێک ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی تەفگەری ئازادی دەستی پێکرد. چالاکی دانیشتن بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان کە لە 25 کانونی دووەمی ساڵی 2021ەوە لە بەردەم ئۆفیسی نەتەوەی گرتوەکان لە شاری جنێڤی سوئیس ڕادەستی پێکردووە لە هەفتەی 223هەمینی خۆیدا بەردەوام بوو. چالاکیەکە با پێشنگایەتی ئەنجومەنی گەلی کوردی جنێڤ ئەنجام درا و ئەندامی شاندی مراڵی دەم پارتی سری سورەیە ئۆندەر و شەهیدانی مانگی ئایار بەبیرهێنرانەوە. لە ڕاگەیاندراوی چالاکیەکەدا هاتووە مانگی ئایار بۆ تێکۆشانی ئازادی کورد گرنگێکی مێژووی هەیە و چەندین شۆڕشگێڕ و وڵات پارێز لە مانگەدا شەهید بوون بۆیە تەفگەری ئازادی ئەم مانگەی وەک مانگەی شەهیدان ناسیوە. هەروەها دووپاتیشیان کردەوە گۆشەگیری سەر ڕێبەرۆجەلان خودی فاشیزمە و لە ڕاگەیاندراوەکەیشیاندا هاتووە تا گۆشەگیری کۆتایی نەیەت گەلی کورد ئازاد نابێت و چارەسەری پرسی کورد و ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باکردنەوەی دەرگاکانی ئێمراڵی دێتە دی. راپۆرتی کۆمیسیۆنی ئەوروپا دەربارەی تورکیا پەسەند کرا و تیایدا پەرلەمانی ئەوروپا داوای لە تورکیا کرد ڕێفۆرمی دیموکراتیک ئەنجام بدات و ستانداردەکانی مافەکانی مرۆڤ بەرسر بکاتەوە و بە گوێرەی یاسا نێودەوڵەتیەکان بجوڵێتەوە. لە راپۆرتەکەدا باڕوونی دۆخی بنبەستی پرۆسی ئەندامێتی تورکیا لا یەکێتی ئەوروپا خراوەتە ڕوو و هاوکات ڕەخنەی توند لە دوورکەوتنەوەی ئەو وڵاتە لە دەوڵەتی یاسا و سنووردارکردنی ئازادی ڕادەربڕین و لاوازبوونی سربەخۆیی دەسەڵاتی دادوەری و فشار بۆ سەر کۆمەڵگەی مەدەنیش هاتووە. پەرلەمانی ئەوروپا داوای لا تورکیا کردو ڕێفۆرمی دیموکراتیک ئەنجام بدات. هەروەها لە راپۆرتەکەدا دەستنیشان کراوە کە لە هەلومەرجی ئێستادا ئەندامەتی تورکیا لا یەکێتی ئەوروپا نەگونجاوە. باچڕیش لە راپۆرتەکەدا تیشک خراوەتە سەر پرسی کورد و هەڵویستی تورکیا بەرامبەر پرۆسەی نوێ و پەرلەمانی ئەوروپا
تشکی خستوتە سەر بانگەوازەکەی ڕێبەرۆجەلان بۆ هەشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و ڕەخنەی لا سیاسەتی ئەمنی تورکیا گرتووە کە ئەم بانگەوازە مێژوویە و دەرفەتەکانی چارەسەری پشتگوێ دەخات. هەروەها ئاماژە بەوە کراوە کە پاش کۆتایی هاتنی پرۆسەی چارەسەری لا تورکیا ستەم لەسەر کۆمەلگا زیاتر بووە و گۆڕەپانی دیموکراتیکیش زیاتر بەرتەسک بۆتەوە. لە راپۆرتەکەیشدا باس لە هێرش و سیاسەتەکانی تورکیا بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریاش کراوە و جەخت کراوەتەوە. ئەم ئۆپەراسیۆنانەی دەرەوەی سنوور نائارامی هەرێمەکە زیاتر دەکەن و لە ڕووی یاسای نێودەوڵەتیشەوە کێشیان هەیە. هەروە فشار بۆ سەر پارتی دیموکراتیکی گەلان هەدەپە و زیندانیکردنی پەرلەمانتاران و دانانی قەیوم لەسەر شارەوانیەکان و چەندین بابەتی تر بوونەتە ڕۆژەوی راپۆرتەکە. جیاماژەی راپۆرتەکە بۆ دەستنیشانکردنی هەڵویستی سیاسی پەرلەمان ئەوروپا بەرامبەر بە تورکیا گرنگە. بۆیە لەسەر بناغی ئەم هەڵسەنگاندنانە پەرلەمان ئەوروپا پێشنیاری کردووە پەیوەندیەکان لەگەڵ تورکیا سەر لە نوێ پێناسە بکرێتەوە و لەسەر بناغی هاوکاری استراتێژی دابڕژێتەوە. هەژماری تایبەتی ئیکسی سەرۆک شارەوانی گەورە شاری ئەستەمبول ئەکرەم ئیماموغلو کە لە زینداندایە لە چوارچێوەی یاسای سانسۆرکردنی تورکیادا ڕاگیراوە. ئیماموغلو لە 19 ئادارەوە خراوەتە زیندان و چەندین جار لە ڕێگەی میدیای دیجیتالەوە پەیامەکانی خۆی بڵاو کردوێتەوە و خۆپیشاندانەکان لە دژی لە زیندانیکردن لە ئێستادا بەردەوامە. شۆڕش خدر ئەندامی کۆمیتەی ڕزگاری ڕێبەرۆجەلان سەبارەت با ڕۆڵ و کاریگەریەکانی سری سورەیە ئوندر لە پرۆسی ئاشتیدا دەڵێت سری سورەیە یەکێک بوو لەو کەسانەی کە ڕێبەرۆجەلان متمانی تەواوی لەسەرخستنی پرۆسی ئاشتیدا پێی هەبوو بە ژیاناوایشی بۆ شایەکی گەورەی لە کای سیاسیدا دروست کرد. هەروەها شۆڕش خدر لەسەر بانگەوازی ئاشتی و پرسە گرنگەکانی دیکە بۆ ڕۆژنیوز دەدوێت. سیستەمی دەوڵەتی تورکیا بە تایبەتی ئاکەپە و مەهابە کە چەندین ساڵە سەپاندویانە بەسەر نێتەوەی کورد بە تایبەتی گەلی کورد لە باکووری کوردستان کە یەک نەتەوە و یەک ئاین و یەک ئاڵا کە ئەمە پێویستە تێپەڕێنین. ئیترکاتی ئەوەیە پرۆژەی ئاشتی پرۆژەی ڕێبەر ئۆجەلان وەکو خۆی جێبەجێ بکرێت و لە پەیامەکەی ڕێبەر ئۆجەلانیشدا کە داوای ئەوە دەکات کە چەکدانێن بەڵێ چەکدانێن بەڵام لە چوارچێوەی ئەوەی کە دەوڵەتی تورکیادان بە مافەکانی کورد و تورک و عەرەب و هەموو پێکاتەکان دابنی لە چوارچێوەی بە شێوازێکی سیاسی و یاسایی. ئێمە وەک کۆمیتەی ئازادی ئۆجەلان بە ئەرکی خۆمانی دەزانین کە چی پێتە سەرشانی ئێمە کە ئەم ئەرکەی ئەو ئاواتێ ئەو خولیایی کە ئەوە یەکێکە لەو سەرپێچانەی کە دەوڵەتی تورکیا تا ئێستادانی بەوە ناوە کە مافی هیوا بدا بە ڕێز عەبدوڵڵا ئۆجەلان. چکە دەزانێت کە ئەگەر مافی هیوا بدا بە ڕێبەر ئۆجەلان گۆڕانکاری گەورەی ڕیشەیی لە ناو کۆمەڵگەی دیموکرات لە ناو سیستەمی دەوڵەتی تورکیا و نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕازەوە تایبەتی لە چوار بەشی کوردستان بێتە گۆڕێ کە ئەمەش گۆڕانکارێکی گەورە دروست دەکات. دەوڵەتی تورکیا بۆ خۆی ئەمە بە هەڕەشە دەبینێت بۆ سەر سیستەمەکەی کە پێی وایە ئیتر بە جێبەجێکردنی پرۆژەی بە ڕێز عەبدوڵڵا ئۆجەلان.
مقداد میری وتەبێژی وەزارەتی ناوخۆی عێراق سەبارەت باگرتنەبەری ڕێکارامنیەکان بۆ بەڕێوەچوونی کۆبوونەوەی لووتکەی عەرەبی لە بەغدا ڕایگەیاند تیمی بەرگری ئاسمانی هەواڵگری و هەموو دەستگا ئەمنیەکان بەشداری لە دەستەبەرکردن یاسایشی بەڕێوەچوونی کۆبوونەوەی لووتکەی عەرەبی لە بەغدا دەکەن. هەروەها وتیشی لە کاتی بەڕێوەچوونی کۆبوونەوەکە ژیانی ئاسایی لە بەغدا دەبێت و پلانی ئەمنی لەگەڵ پلانی ڕۆژانی هاوڵاتیان دەبێت. هاوکات بڕیارە حەڤەی ئەمانگە کۆبوونەوەی لووتکەی عەرەبی لە بەغدا بە بەشداری دەیان سەرکردە و سەرۆکی وڵاتانی عەرەبی بەڕێوە بچێت. ئەم کۆبوونەوەی لە کاتێکدای ڕۆژانە دەوڵەتی تور گوندەکانی هەرێمی کوردستان بردومان دەکات و هاوڵاتیانی مەدەنیش دەکاتە قوربانی. نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند محەممەد شیع سوودانی بە مەبەستی بەشداری لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی باڵای هاوکاری ستراتیجی عێراق و تورکیا بەرەو ئەنقەرە بەڕێکەوتووە. بە گوێرەی زانیاریەکان ڕەجەب تەیب ئەردۆغان پێشوازی لە محەممەد شیع سوودانی لەگەڵ شاندێکی باڵای کە سەردانی تورکیا دەکا. پێشتریش فەخرەدین ئاڵتون بەڕێوەبەری پەیوەندیەکانی سەرۆکایەتی کۆماری تورکیا لە ئێکس بڵاوی کردبووەوە سوودانی لە سەردانەکەیدا پەیوەندیەکانی تورکیا و عێراق و هەروەها پێشهاتە ناوچەی و جیهانیەکان لەگەڵ بەرپرسانی تورکیا تاوتوێ دەکات و ئاماژەی بۆش کردووە کە لە چوارچێوەی سەردانەکەدا کۆبوونەوەی ئەنجومەنی هاریکاری استراتیجی نێوان تورکیا و عێراقیش بەڕێوە دەچێت. پێشبینی دەکرێت سوودانی لە سەردانەکەیدا بۆ تورکیا ژمارەیەک یادداشت و لێکتێگەیشتن لە بوارە جۆرە و جۆرەکان لەگەڵ بەرپرسانی تورکیا واژۆ بکە. پێی راپۆرتی کۆڵبەر نیوز لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕەشید فەقیزادە، یاسر شەریفیان و ئومید ئیبراهیمی سێ هاوڵاتی خەڵکی شاری شنۆ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستراونەتەوە. با پێی راپۆرتەکە هێزە ئەمنیەکان بەبێ بڕیاری دادوەر ئەم هاوڵاتیانەیان دەست بەسەر کردووە. تا ئێستا هیچ زانیاریەک لە هۆکارەکانی دەست بەسەری شوێنی مانەوە و تۆمەتەکانی دژی ئەم هاوڵاتیانە لا بەردەست نییە. لامیانی کۆنفرانسی یاسایشی مونیخ لە واشنگتنی ئەمریکا جێدی ڤانس جێگری سەرۆکی ئەمریکا لەبارەی دانوستانی نێوان ئەمریکا و ئێران و پرۆگرامی ئەتۆمی ئێرانەوە قسەی کرد و ئاماژەی بۆ کرد تا ئێستا دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران لەسەر ڕێگای ڕاستن و ڕێگا بە ئێران دەدەن کە ئێران وزەی ئەتۆم بۆ مەبەستی مەدەنی بەکاربێنێت. هەروەها هەڵویستی ئەمریکای سەبارەت بە چەکی ئەتۆم دووپات کردەوە و وتی هەرگیز ڕێگە نادەین ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. ئیسرائیل کاتس وەزیری بەرگری ئیسرائیل هەڕەشەی لە حوسەکانی یەمەن کردو دەڵێت ئەگەر بەردەوام بن لە هێرشی موشکی بۆ سەر ئیسرائیل ئەوە گورزی توند لە حوسیەکان دەدەین. وەزیری بەرگری ئیسرائیل هۆشداریدا لە پشتیوانی ئێران بۆ حوسیەکان لە بواری دارایی و پڕچەکردن و توێتی من سەرکردایەتی ئێران ئاگادار دەکەمەوە کە پارە و چەک بۆ حوسیەکان ئاراستە دەکەن ئەوەی بەرامبەر حوسیەکان کردمان بەرامبەر ئێرانیش دەیکەین. دەشڵێت سەردەمی بریکاری کۆتایی هاتوو ئێستا بەرەی خراپکاری داڕماوە. وەزیری بەرگری ئیسرائیل لە بەیاننامەیەکدا نووسیوێتی ئەوەی ئیسرائیل بەرامبەر حوسیەکان کردی بە ئێرانیش دەیکات. هەروەها جەختیشی لەوە کردوێتەوە ئیسرائیل توانای بەرگری لە خۆی هەیە و باهێزەکانی خۆی بەرامبەر بە هەر هەڕەشێ و هەر دوژمنێک دەوەستێتەوە و بەبێ دوودڵی ڕوبەڕووی دەبێتەوە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.